چامپیۆنز لیگ بەهێزترین پاڵەوەندی بۆیانەکان بەردەوامی هەیە و لەم هەفتەیەدا چەند ڕووبەڕبوونەوەیەکی بەهێز ئەنجام دەدرێن. شەوی سێشەممە لە کاتژمێر 11 و لە یاریکی ئاگریندا ریال مەدریدی ئیسپانی لە دەرەوەی یاریگای خۆی دەبێتە میوانی لیڤەرپوڵ ئینگلیزی. ئەم دوو یانێ لە مێژوودا 12 جار ڕووبەڕوو یەک بوونەتەوە. ریال مەدرید باڵادەست بووە بە شێوەیەک 7 برنەوەی هەیە و 7 گۆڵی تۆمار کردووە، بەڵام لیڤەرپوڵ خاوەنی 4 برنەوەی و 12 گۆڵی کردووە و لە یەک یاریشدا یەکسان بوون. یعنی شاهانە لەم وەرزەی چامپیۆنز لیگدا 3 یاری کردووە و لەسەر جەمیاندا براوە بووە. ئامانجیەوەیە 4ەم برنەوەی بە دوای یەک بەدەستبێنێ تا نزیکتر بێتەوە لە گەیشتن بە قۆناغی 16. یان ئینگلیزیەکەش کە لیڤەرپوڵە 6 خاڵی هەیە و لە پلەی دەیەمی ڕیزبەندی ئەم قۆناغەدایە، دەیەوێت بە پشگیری هاندەران و یاریگای خۆی لە ریال مەدرید بباتە و بچێتە پلەکانی پێشتر ریزبەندیەکە. لە هەمان شەودا و لە یاریکی تری بەهێزدا یعنی بایرن میونخی ئەڵمانی لە یاریگای ئالیانز ئەرینا میوانداری پاریس سەن جەرمانی فەڕەنسی دەکا و هەردوویانەکەش ئامانجیان بەدەزێنانی 4ەم برنەوەی بە دوای یەکە لە پاڵەنتەکەدا. پاریس و بایرن لە مێژوودا 15 جار بەرامبەر یەکتر یاریان کردووە. یان ئەڵمانیەکە لە 8 یاریدا برنەوەی بەدەستێنا و 19 گۆڵی کردووە. یانە فەڕەنسیەکەش 7 برنەوەی هەیە و 7 گۆڵی کردووە. لە یاریکی تریشدا یعنی ئەتلەتیکۆ مەدریدی ئیسپانی لە یاریگای خۆی میوانداری ساند گیلوازی بەلجیکی دەکات. تۆتنهام و یوڤانتۆس و ناپۆلیش بەرامبەر کۆپنهاگن و سپۆرتینگ و فرانکفۆرت یاری دەکەن. ئارسناڵیش لە پێناو 4ەم برنەوەی بە دوای یەک لە دەرەوەی یاریگای خۆی ڕوبەڕووی سلاڤیا براگ دەبێتەوە.